هەفتاسی ڕۆژکارکردن لەلایەن تیمی بەڕێوەبەرایەتی ڕێگاوبان و ئاوادانکردنەوەی سلێمانیەوە ئەمڕۆ تونێلی دەربەندیخان بەڕووی شۆفێران و هاوڵاتیاندا کرایەوە بە وتەی بەرپرسانی ئیداری و هاوڵاتیانی ناوچەکەش. کردنەوەی تونێلەکە هیچ لە ڕووداوەکانی هاتوچۆ لەسەر ڕێگاکەدا کەم ناکاتەوە، چونکە ڕێگاکەیان یەکساییدە و ڕۆژانە ئۆتۆمبیلێکی زۆر پێیدا هاتوچۆ دەکات. فاتیمە یەکێکە لەو کەسانەی کوڕە تاقانەکەی لە ڕووداوی هاتوچۆدا لە ڕێگای دەربەندیخان سەرایان گیانی لەدەستداوە. بەشداری کرد لە کردنەوەی تونێلی دەربەندیخان. پەیامیشی بۆ بەرپرسان ئەوە بوو ڕێگاکەیان بە زووترین کات بۆ چاک بکرێت بۆ ئەوەی کەسی تر وە کوڕەکەی ئەو نەبێتە قوربانی ڕێگای هاتوچۆ. هلا ئەیرە هەل هین چنارەتەی خراپە هەتاگێتە کەلار ئەمە ئەشێ چاکە یاری من تیاچووی لە کەلار لە ئەمڕیا یەک کوڕم بوو بەخوا تیاچوو. دوای ئەوە داواتان لێ یەکەم ئاوەکەشمان بۆ چاکەن ڕێگەوانەکەشمان بۆ چاکەن ئێمە ئەو داواکارمان هەیە. جادە دەربەندیخانە دەحایەی زۆرە خەڵکی تیا زۆر تیاچووە. دەربەندیخانە خەڵکە قسەمان بۆ کرد بازمان کرد ڕێگەی ناوتاق ڕێگەی ترێلە بوو لێرای ئەمە وەکو دووسی جا دەگە یەکساییدە دوو بەرامبەر نێت خەتی ترێلە کونە ناوتاق و قێری کەن بۆ دەربەندیخان زۆر باش. قائیمقامی دەربەندیخانیش دەڵێت نۆژەنکردنەوەی تونێلەکە نەبووە هۆی کۆتایی پێهێنانی ترس و دڵڕاوکی هاوڵاتیان بۆ ڕووداوەکانی هاتوچۆ، بەڵکو ئەوەی کە هەیە نەمانی ترسە لەسەر کۆنی تونێلەکە کاتێک بە ناویدا تێپەڕ دەبن. تەنها تونێلی دەربەندیخان ئەو مەترسیانەی کە لەسەر هاوڵاتیان وەکو دڵە ڕاوکەیەک وەکو مەترسیە کە بەناو تونێلەکە تێپەڕ دەبن هەم لە ڕووی تاریکی و هەم لە ڕووی مەترسیان هەبوو لە ئەو زەرورزیانانەی پێگەشتون تەنها ئەوەن ڕەوێتەوە ئەنجەگینا وەکو ڕووداوەکانی هاتوچۆ هیچ لە مۆزوعەکە ناگۆڕێدانی کەم ناکات. بەڕێوەبەری ئاوادانکردنەوە و نیشتە جێبوونی سلێمانیش هۆکاری خاوجێ بەجێکردنی پرۆژەی ڕێگای وارماوە دەربەندیخان کەلار بۆ دەربەندیخان بۆ کەمی نەختینە لە بانکەکاندا گەڕاندەوە. وتیشی مژدە دەدەینە بەڵێندەرەکان بەم نزیکانە و بە هەفتانە پارەیان بۆ خەرج دەکەین بۆ ئەوەی بە گوڕوتینی باشترەوە کارەکانیان ئەنجام بدەن. دوو پرۆژەی ئێمە ئێستا تیا هەیە ڕێگەی وارماوە دەربەندیخانمان هەیە دەربەندیخان کەلاریشمان هەیە. هەردوو پرۆژەکە ئێستا بۆ هۆی کەمی نەختینە لە بانقەکانەوە بە سستی ئەڕوا بەڕێوە، بەڵام ئومێدمان هەیە لە داهاتوویەکی نزیکە چەند هەواڵێکی مژدەبەخش هەیە کە ئیشەڵا لە داهاتوویەکی نزیکە بتوانین پارەیەکی زیاتر بە شێوەیەکی هەفتانە دابینکەین بۆ بەڵێندەرەکان بۆی بە گوڕوتینێکی باشترەوە ئیشی تیا بکرێت. لە ماوەی ڕابردوودا هاوڵاتیانی گەرمیان و دەربەندیخان چەندین جار خۆپشاندانی ناڕەزایەتیان ئەنجامدا بۆ تەواوکردنی ڕێگای ناوچەکەیان، بەڵام حکومەت بە بیانووی نەبوونی پارە کاروبارەکانی تەواوکردنی ڕێگاکە بە خاوی ئەنجام دەدات. هەرێم عەبدوڕەحمان وێزگە نیوز دەربەندیخان.